بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە گشت کاتێکتان شادمانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێتانەگەمەوە. میوانی ئەم جاری بەرنامەکەمان بەرنامەی وێنەکانی دوێنێ میواناری کەسێتیشی کردووە کە لە سلێمانیە بەهۆی سروشتی کارەکەیەوە ناسراوە. ئەویش لە پاڵ بژێوی ژیاندا بەردەوامی بەکارێکە کە میلەتەکەمان لە ڕووی کولتوریەوە سوودێکی زۆری لیابینێ، ئەویش تۆمارکردنەوە و پاکردنەوەی هەموو دەنگە ڕەسەنە کوردیەکانە کە ساڵانێکی زوو لەم کوردستانی خۆماندا بەرهەم هاتوون. لە هەر شوێنێ هەستی کردبێت کە بەرهەمێکی کۆن بەرەو فەوتانە ڕوا یان کۆپی پاکی نەماوە هەر بەزوی بە دواداچوونی بۆەکە و بۆ ئەرشیفکردنی ئەو بەرهەمانە کاری پێویست دەکا. ئەمە بێجگە لە هاوکاریکردنی زۆربەی زۆری ئەو دەستگا و فەرمانگە ڕەسمیانی کە کاری نۆژەنکردنەوە و ئەرشیفکردنی گۆرانی و مۆسیقا و سرود و گۆرانی مناڵان بە لێپرسراوەتی خۆیان نەزانن. لەمڕۆوە بە شێوەیەکی هونەریانە کاری بۆ گۆرانیەکانی هونەرمەندان ڕەفیق چالاک، محەممەد ساڵح دیلان، تایر تۆفیق، ڕەشۆل، تاالب مەجی واتە تەلا، دایکی جەمال و زۆری تریش کردووە و لە فەوتان ڕزگاری کردوون. میوانەکەمان کوڕی حاجە و ڕەحمانی مارفی فەقێوسوی بە بنەچە خەڵکی گەڵاڵی لای ماوەت و حەبسەخانی مەلا محەممەد سلێمانە کە مێژووی بنەماڵەکەیان دەریەخە لەگەڵ بابانیەکانە هاتوونەتە شاری سلێمانی. کاکەشوان عەبدوڕەحمان مارف ناسراو بە کاکەشوانی ئۆسکار لە 1 ساڵی 1949 لە گەڕێکی دەرگەزێن کۆڵانی سەربیر لە نزیک مزگەوتی شێخ عەبدوڕەحمان عازەبانی کە ئێستا پێڵەن مزگەوتی هەلاجەکان لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1955-1956 چۆتە قوتابخانەی سەرەتایی لە قوتابخانەی سەلاحەدین. ساڵی 1970 ناوەندی لە سلێمانی تەواو دەکا بەو هیوایی ببێتە مفەوەزی پۆلیس و دەچێتە بەغاو داوایەک پێشکەش بە ئامادەیی پۆلیس دەکا. بەڵام مخابن لەبەر هۆی تەمەن وەرناگیرێت و لەوێوە بڕیارە دوکانێکی تۆمارکردنی گۆرانی لە شاری سلێمانیدا بنێت و هەر بەخۆشی ستریۆ ئۆسکاری بەغدا، ئەمیش هەر ناوی ئۆسکار بۆ کارەکەی دادەنێ. لە ڕۆژی 15 ساڵی 1975 خات و مائیدە عەبدولمەجید عەبدوڕەحمان دەخوازێ و دەبنە خاوەنی یەک کوڕ بە ناوی محەممەد و کچێکیش بە ناوی سەناریا. کاکەشوان هەتا ئێستا لەگەڵ کوڕەکەی بەردەوامن لەسەر کاری تۆمارگەی ئۆسکار و لە پاڵیشیدا سەرقاڵی پاراستنی گۆرانیە کوردیەکانە و لە لای خۆشی ئەرشیفێکی دەوڵەمەندی لە ئامێرە کۆنەکانی وەکو قەوان و ڕیکۆردەر و کاسێتی کۆن پاراستووە. کاکشوانی حاجە و ڕەحمانی مامارف کوڕی فەقێوسو بەناوی بەرنامەکەوە زۆر بە خێراتنە دەکەم. زۆر سپاسی جەناب دەکەم، زۆر ڕێز و سپاس بۆ ئەو بەڕێزانی کە هاتوون ئەرکتان کێشا و منتان لەبیر بۆ و بەسەرتان کردومەتەوە. زۆر سپاس. کاکشوان پێم وابێ جەنابیشی وەکو زۆربەی زۆری بینەران متابعەی ئەم بەرنامەت کردووە. بەڵێ بینیومم تابعەکە ئەمەیە لە وێنەیەکەوە دەست پێ بکەم بۆی یەکەیەکە ئەو وێنانی کە ئامادەمان کردو بۆ ئەم بەرنامەیە باسییان لێ بکەین. ئەمێ بزانم یەکەم وێنە ئەم پیاوەکییە. حاجی و ڕەحمانی مارفی فەقێوسووە خوا لێ خۆش بوو باوکمە. باوتە باسێکی ئەم پیاوەمان بکە کەی لەدایک بووە بنەچە خەڵکی کوێیە، ئیش و کاری چی بووە، کەی دایکتی هێناوە؟ 1902 لەدایک بووە. کاسب بوو لە بازار، دوکانی هەبوو نزیک حەوزە وشکەکە. دوکانی چی؟ دوکانی پێڵافرۆشی هەبوو. پاشان لە 1936 واتیەکەم دایکمی هێناوە. بەپێی ئەو راپۆرتی کە ئێمە پێشکەشی بینەرانمان کرد ئەمانە بە بنەچا گەڕێنەوە سەر ناوچەی گەڵاڵی با بڵێ مەنتقەی ماوەت بەڵێ لێەوە هاتوون بەڵام باو باپیرانی دوایی لە قەڵاچوارانەوە لەگەڵ بابانیەکانە هاتوونەتە سلێمانی لە سەرەتای دروست بوونەوە. بەڵێ زۆر ڕاستە. ساڵی چەند وفاتی کردو؟
ساڵی 25 هەشتا و حەو وەفاتی کردووە. هەشتا و حەوت ئەو کاتە ماڵیان لێ چۆ بکە وەفاتی کرد لە عقاری بوو. ینی ئەو کاتە ئێوە هەمووتان لە عقاری بەیەکەوە بوون؟ نەخێرنا ئەو لە میشە لە عقاری بووم نزین کێکتری بووین بەس لە یەک ماڵانە بوون. نەخێر لە یەک ماڵانە بووین. باش ئەمە هەروێنەیەکی تری ڕەحمەتی باوکە. ئەویش وێنەی باوکم بەگەنجی بەگەنجتر لە وێنەی کە بینیمانە. بەڵێ ئەنجا ئەم وێنەیە وێنەی دایکتە وانە؟ بەڵێ بەسێکی دایکمان بۆ بکە ناوی چییەوە پەیوەندی جەنابە لەگەڵ یا ئەو شتانەمان بۆ بەڵێ حاجی حەبسەخان کچی مەلا محەممەد سلێمان ساڵی 1970 لەدایک بووە و ساڵی 2004 وفاتی کردووە. ژنێکی قسە 2004 بەڵێ وفاتی کردووە. ئافرەتێکی تەبەن حەجی کردووە، زۆر متدەین بووە، زۆر قسە خۆش و پەیوەندی باش بووە لەگەڵ هەمومانە. ساڵی 36 شووی کردو بە باوکی. بەڵێ بەڵێ باشە. پەیوەندی ئەو دوانە چۆن بوو کاکشوان بەیەکەوە دایک تۆ باوکی؟ پەیوەندیان وەڵڵاهی زۆر باش بوو. ژنی بەسەر نێناوە؟ نەخێرنا. با بڵێن هەر ئەم ژنەیە بووە. پێش ئەم ژنێکی هەبووە ژنی هێناوە بەڵام فترێکی کەم لەگەڵیا بوو جیابوو نەتەوانێ. خوشک و بران نییە ئەوە نەمەبوونەتەوە ئەوە نەماوەتەوە. باش ئێستا ئەم وێنێش هەر وێنەیەشی زۆر زۆر جوان و ناوازەیە. پێم خۆشە باسێکی ئەم وێنێمان. ئەم وێنەیە ئەمە کەریمی ڕەحمەتی کەریمی برامە. باش ئەویکیان دایکمە ئەویکیان ننکمە حەلاوەخان. ننکتە دایکی دایکێ دایکمە دایکی دایکێ بەڵێ حەلاوەخان. حەلاوەخانیش وا بزانم لە هەشتاکان و ئەوانە بەڵێ بەڵێ خوافیکە ئەمە ماڵەکەی عقاریانە. ئەمە خانووکەی عقاخاوی ماڵی خۆمەوە. ماڵی خۆتە؟ بەڵێ ئەو ڕۆژە لە عقاری جژنی لەدایکبوونی سەناریایە بۆ مناسبەوە هاتووە. سەناریا کێ؟ سەنارێک کچم. سەنارێک چکە من ئەزانم سەنارێکێ بەڵام ئەبێ بە بینەرانی بڵێن سەناریا. حاجە ڕەحمان و بەهشتی دایکێ چەند مناڵیان بووە؟ 3 کوڕ و 5 کچ. 8 مناڵ. بەڵێ. لە ژیانە بێژگە لە کاکە ئەوانی کە هەموو شکر ماون ئەوانی کە هەمویان بڵێ ئەمە وێنەی کاکتە. بەڵێ باش. ئەم جلە سەربازیە پۆلیسیە یا سەربازی نەخێر سەربازیە سەربازی ئیداری بوو زابط تەجنید بوو مدیر تەجنید بوو هەتاکو ڕوتبەی عەمیدی کە هیچ و دوایەوە تەقاوت بوو. خۆی تەقاوت کرد. بەڵێ. پەیوەندی تۆ لەگەڵ کاکتە زۆر بوو. زۆر خۆشەویستیەکی ئەو برا گەورەیە و ئەنجا جەناب دووەم من دووەم سێهەم شەماڵە. کاک شەماڵی برات. باش. ئەمەش هەر وێنەیەکی تری خێزانیە. ئەمەش هەر وێنەیەکی جوانە. بەڵێ. چێوچێن ئەمانە؟ ئەوەی ئەم لە ئەو خۆمم ئەوەی ناوەڕاست بەڵێ دایکمە قات لە بەرەکە کاکمە ئەو کچە بچکۆلەیش مەهاباتی خوشکمە. مەهابات خانە؟ بۆ ساڵی 60ەکانە ئەو وێنەی گیراوە. بەڵێ. فەرمودە خوشکە ناوی چییە؟ مەهاباتی ناوە. مەهابات خان لەکوێ ئێستا؟ ئێستا لە سلێمانیە و لە سلێمانیەش ماڵی خۆی. باش. ئەی ئەم وێنەیە فەرمودی ئەمانیش خوا لێ خۆش بوو خاڵە عەلیمە ئەوە لەگەڵ نەوزادی کوڕی و نازەنینی کچیایەتی. باپینە سەر وێنەکانە زۆر جوان و ناوازن. من زۆربەی زۆریان حەزەکەم ببینن بینەرانی بەڕێز. ئەمەش هەر وێنەیەکی جوانی کە سوکارە. بەڵێ ئەوە ننکمە. باش. ئەوە جڕەشەکەیان جڕەشەکە ئەوی کە دایکمە ئەوی کە نەعیمەخانی خوشکمە ئەوەش هەڵاڵی کچی نەعیمەخانە یعنی ئەمە کچی نەعیمەخانە ئەم کچی حەبسەخانە حەبسەخان کچی ینی ئەمە چوار دایکن پشتا و پشت. بەڵێ بەڕاستی ئەمە ژوێنێکی زۆر جوانە. دەستە خۆش بێت جوان هەڵبژێت. ئەمەش با بزانین ئەمانە چێ؟ ئەویان دایکمە ئەوی ناوەڕاست خۆمم ئەوی کەیش نەعیمەخانی خوشکمە. کاک شوان وا ڕێئەکەوێ ژنانی سلێمانی کۆڵوانیان لە کۆڵە کرد. بەڵێ بەڵام ئەویان کۆڵوانەیە سوورمەدار و ئەوانە نییە نازانی ئەوان چیان پێوت. بەخوا نازانم. مشکی وشتی واش زۆر جارەکرا مشکی نەبوو قەت مشکی زەحمەت ببینم نەمبینیوە مشکی نەخێر نە هەرهینێکی ئەتیادیە هەر قماشێکی ئەتیادی بەس ئەوەی خوشکم ئەبینیت سوورمەیە. ئەوە سوورمەیە بەڵێ بزانم ئەوەی کە لە تەمەنا بوو بێ ئەو سوورمەی بەکار نەهێناوە لە بەربری قوباخەکەی ڕیانەبە. بەس من یەک حەزەکەم لەم بەرنامی تو شتێک باس بکەم. زۆر جار وا ڕێکوتووە نەنکی من نەنکی جەنابەوەمانە
لەبەرەوەی دینامیکێتی وەرگتووە ڕاهاتون لەسەر سەر و پێچ و لەسەر با بڵێن کۆڵوانە و لەسەر ئەو شتانە ئەگەر پێوەی نەبوایە هەستێکرد شتێک نوقسانە یان سەری پێشا یا مەسەلەن شان و ملی پێ ڕقەبەوە نابوایە ڕاست وێنەیەک هەیە لەناو ئەلبومەکەی جەنابتە بوو زۆر بە ئیشتیاقەوە پێوتم وتێ ئەو وێنەیە حەزەکەم بڕوە بۆچی هۆی چییە وێنێکی زۆر جوانە چونکە ئەمە باسی برایەتی و خۆشەویستی و دراوسێتی جارانەکات ئەمە گوزەری بەر حەوزەکەیە چوون بۆ سەیران باش چیان ئەمانە یەکەم کەسیان ئەم سەیرانە لە ڕۆژی 12/3/1950 کراوە بۆ دوکان باشە یەکەم کەس حاجی ڕەحمانی باوکمە ئەمە یەکەم بەڵێ دوو هەمیان حاجێمینی مسریە سێ هەمیان حەمەی گوڵەیە چوارەمیان حاجی نووری حەمدێفەنیە پێنجەمیان عەلی مەجۆل دوای ئەوە حەمەی نوقڵ دوایەوە حاجی عەبدوڵای کەباب دوای ئەوە حەمەڕەشی حاجی کەریم دوای ئەوە ئەوەی کە دانیشتەوە حاجی دەریۆشە ئەخر حاجی دەرێشمان زۆرە حاجی دەرێشی بەقاڵ قەساب نەخێر ئەم حاجی دەرێش دوکانی بەخشی خۆی وا بزانم لیە فەوشتی وای هەبوو دوای کردی بە پێڵاو هەر ئەویش ئەو کوڕە گەنجش کە دانیشتۆ لە عەرزەکە ئەوە دکتۆر عەلی سەعیدە باوکی نەچووە بۆ سەیرانە کە دراوسێمان بوو باوکی کوڕەکەی چووە ئەو چۆ لەجای دکتۆر عەلی سەعیدی با بڵێن وەزیری خوێندنی باڵا لێرە ڕێز و خۆشەویستیمان هەیە بە دکتۆر عەلیش بەڕاستی ڕسمێکی جوانەوە من پێشم پێم خۆش بوو کە بپرسمەوە لەوەی کە چۆن گرنگی پێدێ ئەو ئەم پیاوەکی خوا لێ خۆش بوو مامە بەناوبام و بە عومەر نەجار حاجی عومەر نەجار باش ئەمە لە هەڵەبجە ئەژیا هەرم برایی هەبوو باوکەی بەڵێ بۆ کەوت بۆ هەڵەبجە بەهۆی دارتاشیەوە نەخێری تر وەختی خۆی چۆ بۆ ئەوێ لێ ژنی هێناوی تر نەهاتۆتەوە تر کە ژنی هێنابێ بەڵێش خەڵکی ئەو شوێ بەڵێ باش کەیت بیرێت بیرەوەری قوڵی تۆ لە سلێمانی ساڵی 1949 نووسراوی بەڵام ساڵی 50 لەدایک بووی من 12/1/1950 لەدایک بووم بەڵام 49 نووسراوە ئێستا پرسیاریەوەکەم بۆچی ئەو گۆڕانکاریە لە مێژووی لەدایک بوونەکەی جەناب تا بۆ بەڵام بە قوڵایی مێژووی بیرکردنەوەی تۆ لەکەیەوە جەنابێ زەهنی هەیە بیرت هەیە بۆ شت شتی چ ساڵێکت بیریێت واللهی من لە بیرم یە مەسەلەن لە مناڵیەوە ئێستش لە فکرمە کە گرامەفۆنمان هەبووە باش بە هەندلی شیر کرد 53 ئەتوانم 53-54 چاکم بیرە ئەم وێنەیە جەنابتی بەڵێ ئەمە وێنەیەکی جوانی جەنابتەوەنی بەڵێ ئەوە هەر لەواشێ 2 ساڵ بووم 2 ساڵی چاکەت لە بەرایە پرسیارم بیرچوو لەسەر جەنابی باوکێ بەڵێ کاو چاکەتی لە بەرەکرد یا کاو سەڵتە کاو چاکەتی لە بەرەکە ئەمەکی شەماڵی بەرام کاک شەماڵە ئێستا کاک شەماڵ لەکوێ مامۆستای پیشە سازیە هەر لێداش لێرە خۆشەویستی بۆ نێری سپاس دەکەین ئەمە شوێنەیەکی سەردەمی مناڵی جەنابتە ئەمە شەروێنەیەکی جوان بەڵێ هەوەی خان و کۆنەکەمانە لە گەڕێکی دەرگەزیێن ئەوە منم ئەوەی تەنیشتم هەڵاڵی خوشکە زامە ئەوی کەشیان مەهاباتی خوشکمە ماڵەکە خشت بوو بە خشت دروست بەڵێ خشت بوو کۆن بوو زۆر کۆن بوو خانۆکە بە بیرەوەری جەنابێ لە سلێمانیە ماڵ بە خشت دروست ئەکرا پێشتر بە بەردی باڵکەنی دروست ئەکرا بەڵێ بەس خشتەکە زۆر جوان بوو هەندەسیتر ئەو خانووی ئێمە وەستایان بوو هێنا بوو لە بانە و لە سنەوە ئەمانە و دروستی کرد بوو شتێکی زۆر هەندەسی جوان بوو وێنی جەناب هەند وێنەی جوان بەڵام ئەم وێنەیە لە ناویانە زۆر سەرنجڕاکێشە وێنەیەکی خوشکە پچکۆ لە ماباتە خانە ئەمە شەر با بڵێن لە سلێمانی ناچێت ئەوە سلێمانی نییە لەبەرەوەی دارخورمای تایە بەڵێ ئەوە ماڵی کاکەریمی برامە لە سەماوە زابتەژینی سەماوە بوو بەڵێ لە بینی کاکەریم بە ڕەحمەت بێ و تۆیە ماوەیەکی دووراییشی زۆر هەیە چەند ساڵێک لە تۆ گەورەتر بووە بەڵێ لەو بینە خوشکەکانە لەدایک چەند خوشکێکەیە نەعیم نەجات
ڕووناک پاکیز ئەنجامن ئەنجا جەناب ینی بابڕین لە کۆتایی ژیانی دایک و باوکتا زیاتر ئێوەیان بووە ئەو پەیوەندی ڕۆحیە چییە لە بینی تۆ کاکتا وەکی بۆ چیە کەڕێتەوە وەڵاهی کاکم تەلەبە بوو لە بەغا هەرچەند ئەهاتەوە شتی تازەی بۆ هێناین شتی جوانی بۆ هێناین شتی سەیری بۆ هێناین مەسەڵەن یەکەم گرامەفۆن ئەو هێنای بۆ ماڵەوە یا یەکەم ڕادیۆ ئەو کوڕی یاخود تەزجیل من زۆر حەزم لەو شتانە ئەکردوت بەلام شتێکی جوان بوو ینی لەو کاتەوە تۆ ئەو خولیایی تۆمارکردن شتت هەیە من کە چاوم کردوتەوە ئەم شتانە لە ماڵەوە هەبووە لەبەر ئەوە زۆر حەزم لێ کردووە ئەمە شەروێنەیەکی جوانی ماڵی خۆتانە ئەوی شەر خانوکۆنەکەی ماڵی باوکمە ئەوە خاڵە عوسمانمە ئەوە دایکمە ئەوەش خوشکەکانم و خۆمم بەسێکی سەردەمی مناڵیتمان بۆ بکە و چوونە مەکتەب هاوڕێکانێ ئەو کاتانی کە لە مەکتەب بووی ئەمە وێنەیە کە پێم وابێ ئەم وێنەیان لە هەمیان کۆنترە سنفێکی بەڵێ ئەمەیان پۆلی بەڵێ ئەم مامۆستایەکی ئەم مەکتەبە سەلاحەدینی چووە مەکتەبی سەلاحەدین بەرامبەر مزگەوتی دوو دەرگا بوو لە کۆڵانەکە بەرامبەر مزگەوتی دوو دەرگا لە ئەسحابەسپی بەرەو فیلکەی نالی بەڵێ باش لەوێ بوو مەکتەبێکی جوان بوو خانوو بوو خۆی کردیان بە مەکتەب خانوو بوو بەڵام خانوویکی گەورە بەڵێ لای ماڵی حاجی قاریب لە شێخە و ئەوانەوە تەنیشت ماڵی حەمە پاشا بووە بزانم ئەوە شەر خانووی حەمە پاشا بووە بزانم باش مامۆستاکە چی مامۆستا برایمەوە بەڕەحمەت وێ مامۆستا برایم چیان ئەم خوێندکارانی کە لەگەڵ تووە لەو ناوە دیارانی کە ئێستا خەڵک بیان ناسی چیتیایە وەڵاهی ئەمە زۆری تایە کە ناسیاون ئەمە شێخ عوسمانی مەحویە ئەمە زۆر ناسیاوی تایە ئەوەی کە بێتە بکرم ئەوە ئەکرمی ناو بوو جەمالی تایە هەمووی خەڵکی شارن ئەوە کاک جەزایان پێ ئەوت بەڵێ تەها هەمووی خەڵکی سلێمانی زۆر بەشیان ماوە و یەکەم کەسیش لای برایمەفەنیەوە ئەو ڕسمی خۆمە ئەمە یەکەمیان لە دووەم ریزگە دانیشتووی هەر سەری سەرەوە لە تەنیشتی بەڵێ خۆتی کە دانیشتووی ئەمانە ئێستا خەڵکی با بڵێن شەهادەی بەرز و ئەوانەشان بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی ترە لە وێنانی ماڵەوە حەزم کرد ئەوە کاکمە دایکمە شەماڵی برامە کاکێ وەزیفەی کاکەکە بوو بە ئەفسەر بڵێ بووە هۆی ئەوەی کەوا ژیانتان بەرەو باشە بگۆڕێ یان باوکە ئەو نەدارا بوو شکر باوکم مۆزعی باش بوو هیچ پەیوەندیشی نەخێتنا کاکشوان تۆ لە مەکتەب ئەویتەوە یارمەتی باوکتدەیە ناوەڵا ناچی ئەچوم سەرم لێ ئەیە بەڵام ئیشی بۆ ناکرد نا ئەمە وێنەیەکی تر هەیە ئەوش هەر هەی وابزانمی دەورانی سەرەتاییە ئەم وێنەیە ئەمە قوتابخانەی خالیدیە خالیدی سلێمانی بەڵێ شوان عەبدوڕەحمان سیانزەی دوانزەی 1962 بەڵێ کاتە پۆلی چەنی لێرەیە نووسراوە پۆلی 5-6 چاوی ئەوم نەما پێنجەمە پۆلی پێنجەمە ئەی مامۆستاکەکی لێرەیە مامۆستا حەمەسایی مامۆستا حەمەساییشی نایەت مامۆستایەکی زۆر چاک و ڕێک و پێک بوو مەکتەبی خالیدی هەر ئەمەی کە لەم ئەخیرەشە بوو بە شانۆی چالاکی قوتابخانەکان لای قەسابخانەکە و لای قەسابخانەکە و خوارەوە باشە کاکشوە من پرسیارێکم هەیە تۆ خۆت لە دەرگەزێن کۆڵانی سەر بیر باڵێن لەدایک بووی کاگاتە لای مزگەوتی هەلاجەکان ئەو کۆڵانە کە هاچێتە ئەو بەرەوە کە تۆ بۆ بەری سەر کۆڵان بووە جادەی کاوە بڕیوێتی جادەی کاوە بڕیوێتی ئەویناوە کۆڵان بووە پێم وابێ دوکان و بازار و ئەوانە زیاتر لە دەوروبەری ئەو مزگەوتە بوو یعنی با بڵێ مێژووی سلێمانی وایە زیاتر کەوتۆتە منتیقی خوارەوە لە پێشە دوایی هاتۆتە بەردەرکی سەرا و با بڵێن جادی تازە مەولێوی شوێنێکی تیجاری بوو شوێنێکی تیجاری بەڵێ ترەوە قەیسەری نەقیبە و قەیسەری عوسمان پاشایە و ئیتر ئەوە جەرگەی بازار جەرگەی تر سلێمانی بوو ڕاست منیش وا بیرم لێکرد بێجگەلەوەی کە جەنابێ ئارەزووی تۆمارکردن ئامێری ڕیکۆردەر و ئەمانەت هەیە من هەست لە جەناب تا هەست بەوە کەم ئارەزووی وێنەگرتنی شت هەبێ زۆرم حەز لێ کرد وانە بەڵێ ئەم تەشکیلە جوانە هونەریانە لە لای گوڵەوە ئەمانە ڕای خۆتن یان
ئەو کەسەی ئەوە وێنەکەی نەخێرەوە مەسەر بە کامێرەیەشی هین لەمانی کە داری ئۆتۆماتیک بۆ گرتومە یاخو کامێرەیەکی بۆکسم هەبوو بۆکسیان پێ و بە دینارێک بوو ئەم ڕسمی مزگەوتی گەورەم گرتووە ئەوە خۆت گرتوتە بەڵێ بەڵێ ینی حەزمە کرد کە وێنەم هەبێت و وێنە بگرم باشە چێ پێیوەتی لەم وێنە پشت بکەرە کامێرە عادەتەن خەڵک ڕووەکات کەس ئەوە هەر خۆم بووم هەر لەگەڵ ئەو کاتەیە ئەزانم هەر یەک کامێرەکەم داناوە ئیتر حەزم بە شێوەیە کامێراکە داناوە چرکەکەی کەوتە دوایی ڕادەکرد تاوەکو بەس ئەمە سلێمانی نییە نەخێرەوە شەر سەماوەیە و بۆ ماڵی کاکم لای ئەو دارقوماوە دیار باشە لای ئەو ئەژیایتیان لای ئەو خۆی کە کاکم تەعین بوو بە زابط تەرجین یەکەم جار لە دیوانیە ئیتر ئێمە قسمێکمان چوین بۆ لای چووکە بە تەنیا بوو خێزانی نەبوو ئیتر سەردانیمانە کرد و ئەمای نەوانێ و ئەگەڕای و نەمانە هێش بە تەنیا بێت بەڵام تۆ لەوێ دانەنیشتی تو بەڵێ خوێنومە خوێندشتە وێنە هەیە هینی ئەو سەردەمەکە لەوێ خوێن دەبێتە حەزەکەم ئێستا ئەو وێنەی دەستە ئەوە بەڵێ ئەوە سەماوەیە ئەمە سەماوەیە کەواتانی سەماوەی وابزانام سۆفی دوی متۆستەیە متوەستەیە کەواتە تۆ بە عەرەبی باش بەڵێ تەبی عەرەبی فێر بوو بەڵێ ڕاستە کەسیان لێ ناناسیتەوە ئێستا هیچ هاوڕێتیەکردن نەبەخوان دەمێکە وەختەکەی زۆر بەڵام ئەمە 25 ساڵی 66 ئەلئەحەد سەماوە سەف الثانی بە ئیتر ناوی یەکە بە یەکیشان بە وردی لە شتەکەی نازانم بەڵام نازانم باسی ئەم وێنەیە کرد ئەمەی کوێی مزگەوتی گەورەیە ئەوە نەماوەی سەر ڕووخاوە باش ئەوە لە کوێوە گرتومە خۆی بە منارەکە دیارە مەسن هەرو تاکە منارەیە هەبوو ئەوە ڕیزێ ژوور بوو تێگەشی کاچی بە کانسکان من لە سوچی کانسکانەوانێ ئەو وێنەیەم گرتۆ بە کامێرەیەکی بۆکسیان پێ و بە دیناری هەزانم ینی کامێراکە بە دیناری بەڵێ کامێراکە بە دیناری باش کاک شوان بەڕاستی ئەوە نییە کارەستا ئەوە لە بەردە سا زۆرن ماشەڵڵا من ئەتوانم ڕایشی کەش بەم لەسەر کەسایەتی جەنابێ بێزگە لێ باسی ڕیکۆڵمان باسی قیافە گرنگیدان بە جلوبەرگ ئەمە لە کللتوری ماڵەوە وەرەگرت و یان حەزی خۆت بوو دایمە ئاوا بە پۆشتەی بێتە دەرەوە چاوم لە کاکمە کرد کاکم هەرچەنە هاتەوە لە بەغا بە قاتی جوان و بۆیم باخ و کراس و شێک بوو نەخێر پێشەوە تەلەبە بوو وەختە عسکەری نەبوو وەختە قوتابی بوو لە بەغا بەڵام کاتەوە ئەم بینیت میش حەزمە کرد کە بکەم زۆر باشەکەواتە لاسایی شتێکی باشی بڵێتەوە کەواتە پەیوەندیەکەتان زۆر باش بوو بڵێ ئەمە شەروێنێکی جەنابێنێ ئەو وێنێکە وەختە زابتەژیدی سەماوە بوو منیش لێ بووم ئەوە بانیان کردین ئەو هینە منطقەی ساوەی پێڵێن ساوە بەڵێ ساوە نەخێر بردیانین سین سیارێکە دەرناچوو چکە سەحرا بوو بەڵێ ڕاستە زیافەتێکیان کردین باین کردین ینی ئەمەی با بڵێ سیاری خانەخەکەتان بەڵێ زۆر باش ئەمە شوێنەیەکە جەنابتی لە وەرشەیەکە ئەوە لە سەماوە دارتاشخانەیەکە بوو دراوسێمان بوو لەسەر شەتەکە پیاوێکی چاک بوو ناوی عەبدولهادی سوکەر بوو جارجارە چووم لایە وەستا سوکەر بوو بەڕاستی وەڵا سوکەر بوو ئەرە وەڵا ئافریکا نەماوە وێنەیەم گرتووە ڕێگەڵەیە ئەمە شەری دەورانی سەماوە ئەوە سەماوەیە سەیرانێکمان کرد چوین بۆ بابل ئەو کوڕە ڕۆژنامە نووس بوو ناوی کازم ڕۆکابی بوو کازم بەخواشتێکی وای ناو بوو بە هاوڕێت لەوێ بەڵێ باش ئێمە هێشتا ماوانە لە بەرنامەکە بەڵام ڕێگان بە باوچانێک بین خۆشەویستان وچانێک و دینەوە خزمەت کاکشوان ئێمە زۆر شتمان باس کرد لە پێش وچانەکە زۆر جاربوار ڕێکوێ مرۆڤ شتێک بەدڵی نییە بەڵام خوا یارمەتی یا لە شتێکی کە تاویزی بۆ هاتەوە جەنابە حەز دەکە بچیتە ئامادەی پۆلیس و ببی بە مفۆوەس بۆ حەز دەکرد بی بە مفۆوەس وەڵی ئێمە کە گەنج بووین هەموو گەڕێشیە مرکزێکی شورتەی تیا بوو باش هەموو گەڕێکێک ئەوەی کە بەرپرسی ئەو مرکزە بوو پیانەوە مەئموور مەرکەز مەئموور مەرکەز بەدایە ئەمان بینین جلێکی جوانی لە بەراوی و قیافەیەکی جوان و
کابراایەکی قانونیە و ئەمان بینی ئەم پۆلیسانە ڕیزەکات و حەس ئەنێرێ بۆ واجب و مشکلەیەکە بێ جەریمەیەکە بێ خێرا ئەو یەتە پێشەوە مەسەنە وەختە پیانەوە معاون کە لەو گەورەتر و معاونەوەی ناکرد معاون زابط بوو باڵێش ئێمە زۆر ماجی بووین بەم مفەوەزە تێگەشتی کە ئەمە کابراایەکی قانونیە و هی نەکات بۆ سەلامەتی خەڵکی خۆی زۆرمان حەزە کرد کە ئەمە بڵێن چۆن قانون تەطبیقەکە باش وا ئەوەت بۆ نەبوو دەڵێ اینجا دەستەکرد بە کاسبیەکی تر کە زۆر دوور بوو لە کاسبی مفەوەزی بەسێکی ئەومان بۆ کە چۆن سەرەتا مەسەلەن ئەم ئیشەت هەڵبژێت کاگاسۆ کە ئەوە نەبوو من لە کولی شورتەوانەیە بە پێ چوومەوە بۆ بابەشەرچی لە داخا سواری هین نەبووم کە ئەم هیوایە نەبوو بارانێکی زۆر لێ یام ئەنا کوری ئەوە دوور و درێژە دوایی چوون بۆ جادەی شەقامی سینەما خیامیان پێوت سیرەکەم چەندوکانێک دانراوە هەمووی ڕێکۆردی جوان جوان و هەمووی مسجلە و ئەشریتەوە ئەم شتانە تۆمارگایەکی تازە کە خاصە بەو ئیشە بەڵام بە جوانی چۆن ئەڵێ بە مۆدرن من ئەمە چۆ مێشکمە وتم ئەمە لە سلێمانی ئەمە نییە هەبوو لە سلێمانی بەڕەحمە بێ عەلی شێخ وەرەش هەبوو کاک محەممەد حاجی سەعی هەبوو بەڕەحمە بێ حاجی مەحمووە هەبوو چەند کەسیش کە بەڵام بەو شێوەی بەغانە بەو شێوەی سەرەتایی تر من ئەمەم گواستەوە لە ئەم کارە ئەم ئیشە لە بەغاوانێ بۆ سلێمانی لێرە ئیشی دروستم کرد باشە بۆ ئۆسکار لە بەغا محلێکە بوو لە شەقامی ڕەشید کوڕێکی مەسیحی بوو ناوی سامی بوو دوکانەکەی ناوی ئۆسکار بوو ئیشەکانی زۆر جوان بوو زۆر ڕێک و پێک بوو زۆر شتی چاشی هەبوو باش ئەمە شەروێنێکی تری ئەو کاتەیە کە با بڵێن دوکانەکە بەڵێ باش کاک شوان یەک پرسیارم هەیە ئەم مناڵە چێ ئەوە ڕسمی خێزانەکەمە مایدەخانەوە بە مناڵی یعنی ئەمە خۆی دوایی هێناییان ئێوە شوناسی و ناسراویتان هەبوو نانە ناساییمان هەبوو هەتام بەڵێ ینی ئەمە خۆی هێناوێتی تەڵان خۆی هێناوێتی لەگەڵ تۆ لەم سەردەما دیوتە بەڵێ بینیوتە بەڵێ باش ئەمە ژوێنەیەکی ترە هەر پەیوەندی پێم وابێ بەوانەوە هەیە ئەو پیاوە بە تەمەنە خواعافیکەوە مەجەفەنیە مدیری ئەمەی کە با بڵێن کچەکەی لە باوەشایە بەڵێ ئەوە خەزوورمە باش کچەکە ئەوە مایدەخانە خێزانتە بەڵێ ئەو کوڕە برای مایدەیە سیروانی ناوە مناڵەکە بەڵێژداشە لەبەرەکە ئەو ئافرەتە ئەوە عایشەخانە خواعافیکە خەسوومە باش ئەوی کش کاکەمالە کوڕی پورمە باش چۆن بڕیارت تا ئەمە شار خەزوورتەوە نیە ئەوە مەجەفەنیە خەزوورمە بەڵێ هیچ چی بووم پێ مدیری کومرگ بوو ئەو کات بەڵێ لە بەغا لە بەغدا وەختی خۆی لە سلێمانی بووە بەڵام نەقڵ بووە بەغاوەتی لە بەغا ماوەتەوە باش چۆن یەکتریتان ناسی کاکە یەکتری با بڵێن مفاتەحی ئەم زەماوەندەکرا چۆنی ڕێکەوتەکەی چۆن بوو مەجەفەنی یەکەم ژنی پورم بووە یەکەم ژنی بەڵێ نەک خەسووت نەخێر یەکەم ژنی پورم بووە ئیتر کە چۆتە بەغا دوای فترێک عایشەخانیشی هێناوە تەبیعی تێکەڵایمان بیوتریمان ئەناسی چۆن تۆ بڕیارەدا ئەمە لەکوێ ئەم فکرێ لەکوێ سەریاڵاکە فکرێ کە سوکار ئەوان بەیانە کە سوکار هینیان کرد یعنی بە تەریقەی سوتفە ئەوان بەڵام زۆر جاروارێکە سوتفەت و خەیر و من ئەلفی میعاد ئەمە شوێنەی زەماوەندە ئەوە 15,975 باش ئێمە دوای دێینە سەر مناڵەکان بەڵام ئەمەوێ باسێکی ئەوم بۆ بکەی پەیوەندی تۆ لەگەڵ هونەرمەندە گۆرانی بێژەکانە چۆنیە زۆر ئەمێنی کاک شەماڵ ئەوە بە هاوڕێتی و بە خۆشەویستی پیاوی واکەم بوو ڕەحمەتی لێبێ دەست و پەنجەی لە ناو گۆڕانکاریە جوانەکانی ناو خۆش میسانی چاک بوو زۆر ئەمە و سەردەمەیەکە خۆشی هەندێک کلیپی کرد بەڵێ ئەوە لەواچێ و کاتی کلیپەکانی وەرە ئەوانەوێ ئەمێنێش حەزەکەم بینەربی ناسێ ئەمان ئەوە خوا لێ خۆش بوو دەنخۆش تالیب مەجی کە بەناوبانگە بەتەلە تۆ بینیوتە من نەبینیوە زۆر دەمێکی ژنی ئەمری خوای کردەوە نەبینیوە گۆرانی کوردیە سلێمانی ڕاستەکانی کە پێم لێنێ سلێمانی هەیە
ئەم بە ڕێزەوتێتی ناسراوە بەتەلە بەڵێ باڵە ڕاستە فەرمی ئەمە شەروێنەیەکی تری جوانە هی دەروێش عەبدوڵایە بەڵێ دەروێش عەبدوڵایە جا من نازانم ئەمە ئەو دەروێش عەبدوڵایە کە گۆران بەسەریاڵە نەخێر ئەمە ئەو نییە ئەو شمشاڵ ژەن بووە ئەی ئەمە دەنخۆش بووە دەنخۆش وەزان دەفیشی هەبوو دەفێکیشی دەروێشێکی تەواو بوو بەڵێ بە ڕەنگی زەرد و شێوەی دەست و شمشاڵی کە زا دەروێش خۆش و دانیشتن کردووە بەڵێ ڕاستە فەرمی وێنەکان جوانە کاک شەماڵ من نامەوێت لە بەرنامەکەی منە زۆر شت بوتێ بەڵام حەزەکەم تۆ لە بەرەوەی زۆر خەریکی ئەرشیفی گۆرانی و تازەکردنەوەیانی و لە فەوتان ڕزگاریانەکەی یەک هونەرمەندم پێ بڵێ لە ناویانە کە زۆر زۆر مەستێ بکا بە گۆرانی یعنی ڕۆحی لە گۆرانی کێوە زۆر نزیکە ئەگەر یەک کەس بڵێ خاڵی خۆش بوو کاک هەمە ساڵە دیلان بۆ زۆر دەنگەکەی تەسیری تێکردوم و زۆریشم خۆشەویست پیاوێکی چاک بوو بینیشمان خۆش بوو ینی بە گۆرانی ئەو لە هەموو کەسێ زیاتر زۆرم پێ خۆش ژوێنی ئەو نیە بەڵێ وێنەی خواری خۆش بوو کاک هەمە ساڵە دیلان خۆی یایتیان پات کردو نەوەڵا دەسم کەوتووە دەستکەوت ئەمە وێنەیەکی ناوازەیە زۆر مامۆستا حەمە ساڵدا ئەم وێنەی زۆر بڵاوە لە ناو خەڵکا بەڵام بەڕاستی ئەوانە فەوتانیان بەڕاستی خەسارەتی گەورن بۆ ئێم پیاوێکی ئەو خوالی خۆش بوو کاک مەحمووە مەحمووی حەمیلەی لێ کە یەکەم کەس بووە قشکاڵی لێو ئاڵی وتووە ئەمیش بەڵێ ماڵە ڕاستە فەرمی ئەمیش گۆرانی بێژ بۆ کاتی خۆی باسی ئەوەمان بۆ بکە جەنە کاک شوان تۆ عەسکەریشی کردووە من ئەوە ساڵی هەفتایە بۆ چەند مانگی عەسکەریم کرد و تەسریح بوو ئەوەی کە لەگەڵ مایە ئەو خوالی خۆش بوو سەرکەوتی میرزا قایرە 4-5 مانگ عەسکەری کرد و تاو بەڵێ تاوە هەروە باش ئەم وێنەیانی چیە؟ ئەم وێنەیە ئەوەی جلی سەربازەکەی لە بەرایە ئەو خوالی خۆش بوو کاک بەهزادە کاک بەهزادی چی؟ بەهزاد سایب برای ڕەحمەتی کاک شماڵە کاک شازادە شازاد باڵی برایەتی جل کوردەکەی ناوەڕاست هەر خوالی خۆش بوو کاک قاری کوڵەشینە ئەوی کەیش کاکمە کاکتە بەڵێ ئەوە لەوانەکە بەغابێ واتی ئەگەم قاعی مەلیک فەیسەڵە قاعی مەلیک فەیسەڵ بەڵێ ئەم قاعەیە چی بوو گۆرانی شتیان تیا بوو دیارە احتیفالی شتێکی کوردی بووە بەیەکەوە چوون بەڵێ ڕاستە بەڵێ بەروارەکەشی تیان نییە بەداخەوە پەنجاکانە بەڵام کەساتیەکان با بڵێن هینن ئەم ڕسمی باوکیشە ئەم مناڵی لە باوەشایە ئەمە چیە ئەوە سەناریای کچمان باوکم گرێتی باوکی سەناریاخانە تۆ دوو مناڵ دێ بەڵێ بەڵێ سەناریاخان لەگەڵ محەممەد لەگەڵ کاکە حەمە ئەمە کامیانە ئەمە محەممە و دایکێتی ئەمە کاکە حەمەیە و دایکی بەڵێ کاکە حەمە ئێستا لە شوێنی تۆ دانیشە لە دوکان بەڵێ ئەو ئیشەکان ئەوەی بەڵام لەگەڵ تو ئاناژی نەخێر نەبەجیخۆیەتی لێ قوتابخانە ومێدت پێیەتی بە کاکە حەمە بەردەوامی با بە ئیشەکە حەزی لێکا بەڵێ ئەش حەزی لێکا و ئێستا ئەتوانم بڵێم ئیبداعی تیاکە چکە ئەو کۆلێجی تیجاری تەواو کرد فەرعی کۆمپیوتەر ئەو ئیشەی ئێمەش ئێستا زیاتر کۆمپیوتەرە ئێستا زۆر چاکردن و پاکردنەوە و کۆکردنەوە ئەو هەڵەسێ بۆ کارە هەندێک وێنە هەیە ئەم وێنێش وێنێکی جوانی سلێمانیە ئەم وێنە حەزەکەم بینەبین زۆر جوان و تاریخەکەی لەسەرەوە ڕۆژی بەفربارینە باش من و خوالی خۆشببووی شەهید حەمە ساڵە هێتلەرە کامیان ئەوە ئەوەی پێشەوەی کلێتەکەی لەسەر ئەوەی چەترەکەشیان جەنابچی ئەو بەڵێ بەڵێ تاریخی چەنە تاریخەکەی هەشتی 2 ساڵی 1972 هەفتە ساڵی بەفرە زۆرەکەی بەڵێ زۆر سێدا 72 وانامی بەڕاستی ئەمە ژوێنەی زۆر جوانی تیا ئەمانە چیان ئەم مۆسیقیانە ئەمە سەیرانێکە ئەچوین بۆ دوکان ئەمە یەکەم ئەوە منم بەڵێ خوالی خۆش بوو جەبار عەزیزە خوالی خۆش بوو مەلا حسێنە خوالی خۆش بوو فاروقی مەحویە ئەوش کاک جەمالی حاجی دەروێشە کاک جەمال ماوەش شکر ماوە برای کاکەمالی حاجی دەروێش ماشەڵڵا کاک جەلال بەڵێ کاک جەلال لێرە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە من وتم کاک جەمال کاکەمالە ڕاستە فەرمی ئەمە شەروێنەیەکی تری جوانە ئەو سەرای سوبحان ئاغایە مامۆستا دڵشادە جەبار عەزیزە خۆمم نەوزادی نووری عەبەکەیە دلاوەری ڕەحمەتیە دلاوەر مەجید بەڵێ ئەمانە هەر لە تەلەبایەتیش هەر هاوڕێ بوون نەوەڵە
هەر وەکو کوڕی شار باڵێ هاوڕێتیتان کردو ئەمە شوێنەیەکی تری جوانی جەناب ئەوەی نووسراوە چەنە تاریخەکەی ئەمە هەفتاویەکە بەڵێ هەفتاوێک سەرچناراوە سەرچنار ساڵی هەفتاویەکە 24 وەختە بەڕاستی سەرچنار خۆش بەڵێ زۆر خۆش بوو باشە کاک شوان من ئەمەوێ هەندێک وێنەی ڕەنگاوڕەنگ هەیە ئەم پیاوەی چییە لەگەڵ یا ڕسمەگەر ئەوە لە مناسبەیەکە بوو دەنخۆشیشی عەرەبە ناوی حسام ڕەسامە باشە بەناوبانە ئەو وێنەیەمان گرتووە زۆر باش ئەم وێنانە وێنەی جوان جوانن بەڕاستی ئەمە شەر جەنابتی ئەوە کازابلانکایە ساڵی هەشتا دارالبەیزا بەڵێ بەڵێ هەر بەبوونی ئەوەی کە باسی کازابلاکامان کرد دارالبەیزا یەکێک لەو فیلمانەی کە لە دنیای سینەمایە وەکو کلێشە هەموو ساڵێ با بڵین لەسەری ئەخوێنرێ لەبەرەوەی زۆر فیلمێکی متەکامی لە ناوی کازابلانکایە ساڵی 1942 ئینتاجکراوە هەتا ئێستاش ئەو فیلمە لە ڕووی سیناریۆ لە ڕۆی دەریێنان و ئەکتەرەکەشی هەر زۆر جوان بوو خۆز بوو ناوی هەنری بۆگارد بوو بەڵێ ڕاستە فەرمی ئەمێنێ ئەم وێنەیە سەدفە لەسەر جادەی مۆرلوی گرتومانە ئەوە کاک ئەحمەد کاک عەمید هادیە ئەوە چاومدی ئەوە شێرزادی حاجی برایمە کاک دڵشادە بەڵێ ڕاست ڕاستی وێنەیەکی جوان کاک عومەری کەریماغا کاک عومەری کەریماغا بە پشتیانە شاڵە گوڵگوڵیەکەیەوە دیارە بەڵێ ڕاستە فەرمی ڕێز و خۆشەویستیمان هەیە ئەم وێنەیەش وێنەیەکی جوانە بەڕاستی ئەو کرماشانە تاقستان منم کاک فوادی مەجی مسریە کاک سعدونە کاک مەحسینە بەڵێ بەیەکۆچوون بەڵێ بۆ ئێران بەڵێ لەگەڵ ئەو دوو برادرە ئەمەش کاک بێستون و کاک بەکر مستەفای هونەرمەندن بینیمان بە سوتفا بەڵێ ڕاستە ئەوان گرسیان بەڵێ بە سوتفا بووە ئەمەش ئەم پیاوە چییە لەگەڵ یا ڕسمەگرتووەکە شوان ئەمە پیاوێکی فەقیر بوو لە شام لە منتیقەی مەرجە هەموو ساڵێک ئەم بینی باش لە زستانە یا قاپوتێکی پێ بۆ ئەیفرۆش لە هاوی دیشایە چاکەتێکی پێ بوو لە هەموو جارێکە ئەم بینی سەردانیم ئەکرد شتێک یارمەتیم ئەیە زۆرم پێخۆش بوو ینی ساڵ و ساڵ کاچووی ئەما بوو ئەگەڕای بە شوێنیان خەڵکی سووریانە بوو لە ئەسڵا لەوە چۆ ڕووسی شتیوان خەڵکی ئێوێژ نەبڵێ باش ئەم ڕسمەش حەزەکەم بینەران بیبینن ئەوە سەناریای کچمە لەگەڵ هاوسەرەکەیە دکتۆر سامان دکتۆر سامانی زاواتان بەڵێ ئەمە شوێنەیەکی زۆر جوانە خێزانیە ئەوەی تر هەمووتان هەمومانین ئەوە مستەفا کوڕی سەناریای بانووە هەر کچی سەناریە ئەوە کەتانە کچی هەمەی کوڕم خۆم بوو خێزانەکەم وتر سەناریا و سامان و هەمە و ئەژینی خێزانی ئەوەی دوای دو جەنابتی بەڵێ بەڵێ باش بەس ئە لێرا خێزانێ مایدەخانی یەکێک لە مناڵەکانی کردوتە باوەش ئەوە کەتانە ئەوە هی کامیانە کچی محەممە کچی کاکە حەمە بەڵێ تۆ مایدەخانیش هەر لەسەر ئەو ڕایەن کە مناڵی مناڵ وەکو باڵێن لە مناڵ خۆشەویستە زۆر خۆشەویستە هەر توێکڵ و ناوکەکەی ناوانێن کاتە مناڵ توێکڵە و مناڵی مناڵی دەبێتە ناوەکوەنیە ئەوە کاکەریم کەریم کابان ئەڵێ مناڵی مناڵ و بەکەیەتی لێ بەکەیەتی ڕاستەکەی بەڵێ ڕاستە فەرمی ئەمەش هەروێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەوە ئەنتالیایە ئەنتالیایە کاک شوان ئەمەوێ باسیکی جۆری کاسبیەکەتم بۆ بکەی مەمەسمەوەیە تۆ بۆ بژێوی ژیان و گوزەرانی خۆت ئەماکەی بڵێ هۆی چییە تۆ وەکو تاکە کەس گرنگێکی زۆر بە زیندووکردنەوە و ئەرشیڤکردن و پاگراکردنی ئەو گۆرانیان ناکەی ئایا ئەمە شەر بۆ بژێویە یان با بڵێن مەبدەئێکی ئەوە لەلا دروست بووە کە بەشێک بی لە پاراستنی کەڵچەر بڵێ وەڵای خۆی ئەو فۆلکلۆری کە هەمانە یا ئەو مۆسیقایە یا ئەو بەرهەمە کۆنانە من زۆر هەوڵێم کە بیپارێزم بۆی نەفەوتێ بمێنێتەوانەیە ئێستا خەریکی وین کە زۆر بەرهەمی هونەرمەندانمان کۆ کردوێتەوە پاکمان کردوێتەوانێ و چاکمان کردومانە بە سیدی و پاراستومانە لە فەوتانە نیان شت هەیە لە سلێمانیە حەزەکەم لەسەر ئەم وێنێش ئەمە وێنەی ئەو سەردەمانی ئێستاە بڵێ با بڵێن ئەمە هینی زۆر ساڵی 2006 بڵێ
نیە حوزەیرانی 2006 ناو دوکانەکەت بڵێ بەرهەمی کۆن هەیە مەسەلەن لە لای تۆ مابێتەوانێ و هێشتا کەس گوێ لێ نەبوو بێ وڵڵاهی زۆر شتم هەیە زۆر شتم هەیە پاراستومە کە هەتا ئێستا بڵاو نەکراوەتەوانەیە بۆ نمونە ئەو چەند گۆرانیەکی خوالی خۆش بووی شەهید کە قارکابان کە گوێ لێ بوو بەڵی گوێم لێ بوو ئەوانە بەڕاستی ناوازش بوو من تا ساگوێ لە هیچ شوێنێکی گوێم لێ نەبووە ئەنجا من حەزەکەم ئەوە بۆ داهاتوو یەکێ بێشتێکی مۆسیقایەکی جوانی بۆ دانێ یا شتێکی جوانی بۆ بکە بۆی باشە ئەمە تاکەی لە ئەرشیفی تۆ بمێنێتەوە تاکەی با بڵێن تایبەت بێ بە خۆت و عامی استفادەی لێ نەکات. من حەزەکەم عامی استیفادەی لێ بکەم من بەغی نیم لەوە ئێستا زۆر شت هەیە بەڵام ئەم ئیشانە کە هەمووی ئەوە چاکیەکەین و بڵاوێکینەوە کاتێکی زۆری ئەوێت بەڕاست ئەو کردداری پاکردنەوەی کاسێتە کۆنەکان با بڵێن کە تحویلەکەی بۆ تازە بە پاکی بە شێوەیەکی پاک ئەوەی کێیکە وەڵای وەختی خۆی ئەم برد بۆ سووریا یا بۆ لوبنان لەوێ ئەندازیاری دەنگای کرد ئەوانە بەڵام ێستا کوڕەکەم فێر بۆ بۆنەی کۆمپیوتەرەوانەیە ئەو ئیشانە ئەکات خۆی پاکەکات بەڵێ بەڵێ جیهازی تایبەت هەیە هەر بە کۆمپیوتەری ئاسایی لە ڕێگەی بەرنامەی تایبەت هەیە لە کۆمپیوتەرە کە پاکیەکاتەوە شتێکی تەوانەوە شتێکی زۆر باشە ئایا بە هاوکاری بە هاوەشیش ئیشی کردووە لەگەڵ دام و دەستگاکانی کە بۆ پاگراگرتنەوە بەڵێ زۆر ئیشمان کردووە لەگەڵ ڕادیۆی خاکە زۆر ئیشمان کردووە بۆ وەزارەتی ڕۆشنبیری سرودە کوردەکانم بۆ تۆمار کردوون گۆرانی مناڵانم بۆ تۆمار کردوون یا کۆکردنەوەی بەرهەمەکانی سەرجەم حەمە ساڵح دیلان یا ڕەفیق چالاک یا تار تۆفیق یا قایر دیلانەوەنە هەمووی خۆم کردومە ئەوی تۆ ئیتر خۆت بە سەلیقەی خۆت و کوڕەکەت و بە هاوکاری دەرەوەش بە تەقەنیاتی دەرەوەشکری لێرە ناکرێت ئەم وێنەیە شەروێنێکی ناو دوکانەکەتە کێ نەمانە ئەمانە ئەویان خۆمم ئەوەی ناوەڕاستەوەی ئەو سەر محەمەی کوڕما ئەمەی ئەم سەر نوها خانە خێزانی کوڕێکی پۆرمە خێزانی دکتۆر سامانە ئەو کچەیش سازان خانە کە کچی دکتۆر سامانە سامان کوڕی پورمە جاوە هاتبوون بە میوانیمان لە ئوردنەوە ئەو وێنەیەمان گرتووە لە دوکان باش ئەمە شەروێنەیەکی تری ناو ئەمە شەری ناو دوکانەکەیە بەڵێ ئەو وێنەیەکی داوە چ جیاوازیەک لە بینی سەلیقە و زەوقی خەڵک ئەبینی جاران و ئێستا جاران زۆر باشتر بوو زۆر جوانتر بوو داواکاری زیاتر بوو خەڵکی زەوقێکی تایبەتی هەبوو گۆرانی و مۆسیقای سلێمانیمان جیاواز بوو لەگەڵ هەموو شوێنێکە وا ڕێکەوت خەڵکی بیانی بێت داوای گۆرانی و مۆسیقای کوردی لێ بکە ئەی چۆن هەتاکو ئێستاش حەزەکەن هەیان بێت یعنی مەبەستم ئەوەیە غەیری کورد نەکوردەکانی تارا حەزەکەن هەیان بێ مۆسیقای کوردیان هەبێ مۆسیقای فارسیان هەبێ تورکیان هەبێ ئەو ڕەواجەی هەیە بەڵێ هەر داواکارن وانەی پارێزن ڕێژەی گەنجی ئێستا ژمارەیان زۆرە کە داوای گۆرانی ڕەسەن بکەن لەکۆنەکان زۆر کەم بەڵام هەروە ڕێکەوێ خەڵکی کۆنی سلێمانی داوای کۆنەکان لە سلەیمانیە داوای شتی کۆن و دانسخە بکایە بۆ لای ئێمە لامان هەیە سەفەر زۆرەکەی بەڵێ بۆ وڵاتە عەرەبیەکان و بۆ وڵاتانی دەرەوە یەکەم سەفەرم ساڵی 76 بە تومبێلەکەی خۆم چوون بۆ ئەوروپا دەوری 2 مانگم پێچوو چی جیهاز و قەوان و شتی جوان هەیە هەموویم هێنا ئیتر لەوە فێر بووم یەکەم جار بۆ ئەوە چی شت بێت بەڵێ بەڵام دوایی لەزەتی سەفەرەکەش سەفەرەکەیش خۆشە ئەو شتە دەگبەنانێش کۆ ئەەکەمەوە ئەیهێنم لەگەڵ خۆمە مۆسیق با بڵێن کاسێتی مۆسیقای ئەو وڵاتانە شێنی لەگەڵ ئەیهێنم بۆچی بەڵێ چۆن هی هەموو وڵاتێک باش ئەم وێنەیەکی ئەو ڕۆژگارانیە کە سەفەرەکەی ئەوە ساڵی 76 ئەو وێنەیە گیراوە لە ڤینیسیا بندقیە ئەوەی تەنیشتم کاک محەمەی فەتاحە ئەوی کێشیان کاک محەمەی حەمەسەعیمە لە عومەرە ئەمە لە ناوەڕاستە جەنابەتی بەڵێ لە ناوەڕاستە جەنابەتی باش ئەمەش وێنەیەکی تری پێچێ دیوار نییە ئەوە ئەهرامی مەسر هەرامەکانە بەڵێ باشە میسر شوان ئەبینی ڕاستە ئەومە دنیاە بەڵێ دنیا وڵاتێکی عەریقە وڵاتێکی خوێنەوار ئەمە شەر وێنەیەکی کاکشوانی ئۆسکارە
ئەوە سەحرای سینایە سەحرای سینای ئەوە بە ماتۆڕانە ئەیان گەڕاین بە سەحراکە و بە شوێنی هیدا ڕاستەفەر حەزەکەمان دێک وێنە ببینین وێنەی با بڵێن مناڵەکانی جەنابێ ئەمانە وێنەی جوانن ئەمە دکتۆرە سەناریە ئەو دکتۆرە سەناریە باڵێ ئێستا لەکوێ داوامەکە لە خستەخانەی تعلیمی لە سلێمانی اختصاسی چییە؟ اختصاسی نەخۆشی سنگی ئافرەتە نەخۆشی سنگی ئافرەت ئینشاءڵڵا ئەوەی کە گوێی لێمانە بە دوور بێ لەو نەخۆشیانە ئەمە شەر ئەوە جەژنی لەدایکبوونی یەک ساڵەتی یەک ساڵی بەڵێ بە مهمەکە دیارە بەڵام لێرا دکتۆرە نییە نەخێر ڕاستەکە لێرەوە ڕێزی بۆ نێرین شکلێک بەڵێ ئەزانە قوربان ئەمەش وێنەیەکی ترە کاکە محەممەد پێ هەموو خێزانەکەی ئەژین خانە ئەژین خانە ئەمان چەند مناڵیان هەیە هەر کوڕێکیانە کچێکیانەیە ناوی کەتانە کەتان خان باشەکاتە ئەمە وێنەیەکوان لێکەوت ئەمەی بناڵی کامیانە ئەوە بانووە بانوخانە کچی سەناریایە ئەی ئەمەیان ئەوش کوڕی سەناریای ناوی مستەفایە ئیتر پێم وابێ ئەمە لێرە مناڵەکانی خۆتن وەنی ئەوە وێنەی خۆم و خێزانەکەم و بەڵام هیچێک زیاد لێرە سەناریا و محەممە و ئەو کچە دراوسێمانە دراوسێتان بۆیە دوو مناڵ بەڵێ بەڵێ ئێستاوانە دراوسەی ئەم ماڵەیان بەڵێ بەڵێ ماڵ ئێستاش ئەو پەیوەندیە هەر بە جوانی ماوەتەوە پێم خۆشە ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە پێ ئەچێ ئەمیش هەر وێنە سابێ لەبەرەوەی کە ئاوەکە هاتوۆتە ناو با بڵێن خانۆکانەوە وڵاتە بە تایبەتی شاری ڤێنێسیا بۆ ئێمە لەبەرەوەی دوورین لە ئاوە جوانە تۆزە جوانە و سەرنجڕاکێشیشە بۆ ئێمە ئەمەش هەر وێنەیەکی ترە ئەوە هەر خۆم و خێزانەکەم و کوڕکچەکەمە هەر چوارمانی کاک شوێن باونە لێرا توخوا پرسیارێکی لێ بکەم ئێستا لەم ماڵەیە تۆ مای دەخانماونەتەوە بەڵێ کاکە حەمەیە ژنیە ناوە سەناریاخانە چۆتە ماڵی خۆی و ئەمانە بەڵێ چۆن تعبیری لە یەکەی تۆ ساڵانێک ئەم مناڵانە گەورە کردو ئێستا ماونەتەوە خۆش نییە و تەنیاییە خۆش نییە ناخۆش ئەوان سەردان دەکەن ئای تاپەدایم دایمە سەردانیانەکەی ناوان سەردانمان چی بۆ مناڵانەڵی کە ڕۆژگارێکی زۆر دوور و درێژ دایک و باوک عەزیەتیان پێوەشە شێ بەڵام کە باڵە فڕاکەن کەمتر گرنگی بە و مێژوە نابێ ئەو خۆشەویستی ئەبێ بمێنێ هەرچی چۆنە بێ باوک و دایک ئەوەی بەسەرکرێتەوانەیە بەڵام هەیە لە سلێمانیا من دڵنیام لەو جۆرەشەیە کە سەردانی دایک و باوکی ناکە گرنگی پێنادا جۆرێکە لە بە مەحزوونی لە چوارچێوەی ماڵێکی زۆر ناخۆشە چونکە من حەزەکەمەوە ئەو کەسانە ئەوە بزانن ڕۆژێک لە ڕۆژان ئەوانیش بۆ قۆناغاتی زۆر ڕاستە زۆر ڕاستە ڕاستە کاکە من ئەوە بەڕاستی زۆر هینمەکە زۆر عەزێتمە زۆر جار ئەمە لێرە سەیری چیەکەی کاکشان ئەوە وا بزانم نازانم شتێک ئەخوێنمەوانەیە ئەوە یەکێکە لە گازینۆکانی حەڵەب گازۆنەکانی حەڵەب لەو شوێنانی کە بینیوتن کامیان لە هەمیان بەخۆشتر دەزانی خۆشترین شوێن و دڵگرترین شوێن کە بینی بێتم شاری حەڵەب زۆر زۆر خۆش لەوانەی لە کۆی گشتی ئەو شوێنانی کە زۆر زۆر خۆش شارێکی زۆر کۆن و عەریق و خەڵکەکەشی زۆربەی ئەرمەنین کوردیشان زۆرە کوردیشان زۆرە بەڵام زۆر ڕێک و پێکن لە هەموو شارێک زیاتر من پێم خۆشتر بووە بەڵام بەداخەوەی ئێستا جەنگ بەهاتێ زۆر بەداخەوانە زۆربەی زۆری جوانەکانی لەناو ئەی ڕات چێ بەرامبەر بە پاریس شارێکی خۆشەوە ساڵی 76 یەکەم سەفەرمە یەکەم سەفەرتە بۆ ئەو وڵاتە بەڵێ باش ئێمە زۆر کەممان ماوە لەگەڵ جەنابێ بەداخەوە بەڵام ئەمە شەروێنەیەکی تری ئەبولهۆلە لە ئەوم دنیا کە باسمان باشە ئەمەش پاریسەکەی بە هەربی خێنە ئێرە بۆی لێمان تێک نەچێ بەڕاستی ئەمەش بەردەمی مزگەوتی ئەمەوی لە شام باش ڕازی ئەبی ئەم وێنەیە بۆ بکەین بە دواوێنەی ئەم بەرنامەیە کەیفی جەنابتە بینەرانی خۆشەویست کاکشوان ئەم وێنەیە کا بە دیاری بۆ ئێوە کە نامانە دواوێنەی ئەم بەرنامەیە بەڵام بە هیوان لە دوای بەرنامەکەەوە جەناب چەندین هەزار وێنەی تر بگری
بە تەمەنی درێژ و بەلەشی ساخ. هەزێت تا این کێشە زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ ئەو ستافە جوانە کە هاتوون بۆ ئێرە منتان بەسەر کردوێتەوە زۆر پێشەویشی من ئێرە بەجێ بێڵم حەزەکەم بە یەکەوە وێنەیە بگرین بۆی مناڵی مناڵەکانێ ڕێز لە وێنانە و لە مێژووی وڵاتەکە و کەلچەری وڵاتەکە زۆر سپاس گەلێک کاسوجان خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان نەکەن.